ناوەندی شانۆی تاف ناوەندێکی هونەریە و گرنگی بە بواری شانۆیەدا و لە ساڵی 2010 دامەزرا و تا ئێستا چەند کارێکیان بەرەمهێناوە. لە ئێستادا سەرقاڵی پرۆڤەکردنن لە شانۆیەکی نوێدا بە ناوی کۆگای ژمارە 4 کە لە نووسین و دەرهێنانی شانۆکار و دەرهێنەر دێرین حەمیدە بە بەشداری ژمارەیەک لە ئەکتەرانی دیاری شاری سلێمانی. بێگومان ئەوەی کە شایانی باسە نزیکەی 6 مانگە ئەم گروپە سەرقاڵی پرۆڤەکردنن. گەمشە لەبێوەی بە خۆت بزانی من خاوەنی ڕۆژنامەکەت. من بەتەنها خەونمەوەیە کە کەسانی بەدمەست و پیسی وەکو ئێوە لە کۆڵەو خەڵکە بکەم. فسفسکاڵەوە تۆ تێ من ببیتە دادگا؟ هەموو جارە من لەگەڵ ئەو دەقا شانۆیانە بووم کە ڕنگانەوەی ناو کۆمەلگایەکە بینەر بێت، فلم بێت، دراما بێ، شانۆ بێ، خۆی تیا ببینێتەوە و بابەتیان زۆر ئەمڕۆ بابەتێکی ئەوەیە کە بەرامبەر بە بەربینەرەکە خۆی تیا بینێتەوە لە ڕووی لایەنی کۆمەڵایەتی ئابووری سیاسی و ئەمە زۆر منی ڕاکێشا بەڕاستی و دڵنیاشم لەوەی کە لە ڕووی بابەتیەوە زۆر بینەر ئاوێتەی نمایشەکە ئەبێت. ئەمە بۆ منی ئەکتەر کە بەشدار بم تایە و ئەو کارکتەری کە بەرجەستەی ئەەکەم ئەمە بۆ من زۆر گرنگە. ئەمانی تیا بەدی ئەەکەم ئەتری هیوادارم بەدڵی بینەران بێتوانی بێتمان شتێ بکەین کە لە ئاست بینینی ئەوانە بێت. لە ڕاستیە بیرۆکەی یشەکە من نزیکی 5 ساڵ ئەو بۆ 6 ساڵە سێت کار لەسەرم داقاکەم، ئەڵبەت بەردەوام نابە بەردەوامی، بەڵام 5-6 ساڵە پرۆژەی ئیشکردنی منە. تەنانەت ئەو 1-2 شەی کە لە ماوەی ئەم 4-5 ساڵا کردومە هەمووی ڕێگە خۆشکردن بۆ گەشتن بەم نمایشە، چ لە ڕووی ئەزمونکردن بێت، لە ڕووی دەرهێنانەوە، لە ڕووی کارکردن لەگەڵ ئەکتەر، تەنانەت لە ڕووی کارکردن لە سەرداق بۆی کە بتوانم ڕێگەیەک خۆش بکەم، تەنانەت لە دروستکردنی پەیوەندی لەگەڵ بینەرە بۆی بگەم بەو شوێنەی کە کاتی ئەوەیەت ئەم تێکستە بخینە سەرشانۆ. ئەلبەت ئیشکردن لەسەر بیرۆکەیەکی خۆماڵیوە لەسەر پێشەوەش بەردەوام ئەتوانم بڵێم دەیان لاپەڕەکە ڕەنگە زیاد لە 1000 لاپەڕە کتێبم خوێند بێتەوە بە تایبەت لە بواری کۆمەڵناسیوە، بە تایبەت لە بواری مێژووی نوێی جوڵانەوەی سیاسی کوردی، بۆ ئەوەی کە بتوانم بگەم بەو شوێنەی کە ئەکرێ کار لەسەرەوە دەقە بکەم، بێزگەوەی کە دەیان سەعات بەرنامەی دیکۆمنتاری و فیلمی دیکۆمنتاریم بینیوە دەربارەی ئەو ئەتوانم بڵێم لە هەفتاکانەوە هەتاوکو ئێستای ئێمە بە چ قۆناغەیەکا تێپەڕی و چۆن تێپەڕیوە. یعنی زۆر هیلاک بووم بۆ دروستکردنی ئەم داقە، بە تایبەت بۆ من زۆر مهم بوو دەقێک دروستکەم لە ڕووی فەزا، لە ڕووی دیالۆگسازیەوە، لە ڕووی ڕووداوە بە تەواوەتی دوور بێت لەو جۆرە باوەی کە لە ناوی و تێکستی کوردیە هەیە کە زمانێکی شیعریەکە زمانێکە جیاوازە لە زمانی گفتوگۆکردن و قورسنی قۆناغی ئیشکردن لە ناو تێکستەکە کە لە ڕۆژانی نووسینی دەقەکە هەتاوکو ئێستاش کە پرۆڤاکەین هەمیشە بەدوایەوە بووم چۆن ئێمە بتوانین لە دەرەوەی فەزایەکی سیاسی، لە دەرەوەی ئایدیایەکی باو، لە دەرەوەی ئایدۆلۆژیایەکی باو بێلایەنانە کارەکەمان دروستکەین و دووربین لە هەموو شیعار و خۆ دووبارەکردنەوەیە. یەکەمین ئەزمموی کاری شانۆیمە کە لە کۆگای ژمارە 4 بەشدارم. تقریبان من 2 ساڵە خولیای ئاکتینگم بۆ دروست بوو نواندن بکەم بە خۆشحاڵانەوە ئەکرێ بڵم هەلێکی زۆر باشم بۆ ڕخسا کە لێرە خۆم ببینمەوە و خۆم بدۆزمەوە چۆن ئیش بکەم لە کاری نواندنە. ڕاستی ئەم پرۆژێ لە 23 یانزەوە کاری تیا ئەکرێت
23 ساڵی ڕابردوو 2023 و بێگومان کۆمەڵە ئەکتەری زۆر بەتوانێتە کە لای من ئەکرێ بڵم ترسێک دروست بە کە چۆن بتوانم هاوشانی ئەوان ببمەوە بەڵام لەگەڵیشە ئەکرێ بڵم ئەزمونێکی زۆر باشە بێت بۆ من کە یەکسەر ئەتوانم ینی بڵم هەوڵ بم بۆ ئاستێکی زۆر باش ئەگەر شتێکە لام ئاسایی وایە ڕەنگە و هەوڵم بۆ نایە بەڵام ئێستا کە ئەبینم شتەکە ئەوە جدیە لەلام هەوڵێم زۆر بە باشی بڕۆمە هاوشانیان. 2018 کە بلوانکەی پچراو بوو ئەو بوو بەشداری 3 فیلم و 2 دراما و 5 کورتە فیلمم کردووە بەردەوام لە کاری هونەریا بووم بەڵام کە گەڕاومەتەوە ئەوە تۆزێ لە ناو دنیایەتێکەڵە بیهیتەوە بۆ شانەوە لە ڕووی شخصی خۆمە وەکو ڕۆحێتێکی زۆر تایبەتتری هەیە قورسترە هەموو جار وتومە ئەکتەرەکەی شانۆم و سەپۆرتێک و هێزێکی زۆر سەرتایەتێ شانۆ هەروەها لە بەردەم کامێرەشا ئێجگار قورسە بەڵام لە ڕووی دروستکردنی و ئیداری بەرەمێنانی شانۆیەک ئێجگار قورسە یعنی لێرە و لەوێ خۆشببختانە من 2-3 ساڵە بڵین کەس خەڵک دروست بوو لە ڕوویەوەی کە وەکو پرۆدیوسەرێک وەکو کەرتی تایبەت بێتە ناوە بۆ بەرەمێنانی شانۆ بەڵام زۆر کەمن یەنە پێشەوەی 2 تەرجوبە وەچنە دواوە یا هەر بەردەوام بن و ناتوانن لەگەڵ زۆربەی زۆری دەرهێنەرەکانە ئەم کارە ڕێ ناکەوێت یا خودی دەرهێنەرەکە خۆی نایەوێت بۆ منە ڕێبکەوێت ئەمە ئەرکەکەی زۆر قورس کردووە یعنی ئەگەر عشق و خۆشەویستیە کوڕۆحێتێکی زۆر باشە نەبێ بۆ شانۆ ئەتۆرەی بەڕاستی. سەرەتا سڵاتان لێبێت تەبعاً میوزیکی ئەم شانۆگەریە کۆگای ژمارە 4 لە سەرەتاوە لەگەڵ مامۆستا دێرین حەمیدا بە گفتوگۆ و ڕێکەوتی نەسەرەوەی کە من میوزیکی ئیشەکە بکەم تەبعاً دەقەکەم کە خوێندەوە جوان بوو بەلامەوە یعنی لەگەڵ ئەمڕۆی کۆمەلگای کوردیا تەواو یەکەگرێتەوە دەزەخات سەر و ئازارانە کە لە کۆمەلگای هەیە و هەر تاکێگەکەی هەستی پێ بکە ئیتر میوزیکی ئەم شانۆیە کاتێککە بڕیار ماوە داینم هەوڵم ماوە میوزیک لە خزمەتی دەقەکەی هابێت و بە تێگەشتن لە دەقەکە لە بەرەوەی خۆشحاڵانە نووسەرەکە خۆی بڵێن ئامادەیە ئەوەی کاری میوزیک ئاسانترەکە دوورێت توانین هەنە شوێنە پرسیاری لەکەی لەسەر دەقەکە ئەم شتە بۆ وایە ئەو شتە مەبەستە چێ بۆی تۆ بتوانین میوزیکەکە گزارش لە دەقەکە بکە و لە میوزیکە 2 جۆر میوزیک هەیە یەکیان ئەوەیە کە گزارش دەکە تعبیریە یەکیان ئەوەی دراماتیکیە هەوڵم ماوە هەردوو جۆرەکە بەکاردەبم لەم شانۆیە. من پێمایە خودی پرۆسەی بەرەمێنانی کاری شانۆیی پرۆسەیەکی ئاڵۆز و قورسە یعنی شتێکمان نییە مە ناوی ئاسان و شتێکە بێ ناوی قورس بێت لەبەرەوەی کە تۆ بە تایبەت شێوازی ئیشکردنی ئێمە کە ڕۆژانە 4 ساعت و بۆ ماوەی چەند مانگێک ئەوەنەی بە دوای کەشفەوەین ئەوەنەی کە بە دوای دۆزینەوەی پانتایی و فەزایەکەوەین کە بریتە لە زۆر سادە بوونەوە بەڵام لە ناو فۆرمێکی شانۆی هونەری شانۆ بە ئاسێک کە بگەینە ئاسێک لە ڕوونی و شیعریەت کە هەر کەسێکە گەر یەکەم جاری شێتی شانۆوە بینێت لە هەر تەمەنێک بێت لە 10 ساڵە و هەتاوەکو 70-80 ساڵ بتوانێت بە ئاسانی نمایشەکە حەزم کات لە چیرۆکەکەی تێبگات کارکتەرەکانی بناسێت ئەمە قورسە من وەکو دەرهێنەر کاتێک لە تێکستی هەر نووسەرێکی تری جیانی شەکارم کرد بێتە هەمان ئیشم کردووە لەگەڵ دەقەکە یعنی مدەتێکی زۆر خەریکی پرۆڤە بووم لە دەستکاریکردنی دیمەنەکان یعنی دووبارە ئەداپتم کردوێتەوە بۆ دەقەکە بیرکردنەوە لە تێکستێکی شانۆی وەکو دەرهێنەر بە تەواوی جیاوازە لەوەی کە بیرکەیتەوە لە دەقێکی شانۆی وەکو نووسەر هەر بۆیە ئێمە زۆر قورسە کاتێک دەقی نووسەرێکی تر کە ئەدەبیانە بیری کردوێتەوە بیخەیتە سەر شانۆ بەڵام ئەو دەقەی کە تۆ بە دوای ڕووداوەی بە دوای دروستکردنی دراماوەی ئاسانتر ئەتوانی کاری لەسەر بکەیت.